لە پێناو گەشەپێدانی بواری گەشتیاری و ئابووری پارێزگای سلێمانی و کاراسانی بۆ وڵاتیانی ناوچەکانی عێراق و بیانی بابڕیاری ژمارە 6448 کە لە ڕۆژی 6 حوزەیران پارێزگاری سلێمانی ئیمزای لەسەر کردووە لەمە دووە شوقە و خانوەکانی کەرتی نیشتەجێبوون هاوشێوەی هاوڵاتیانی هەرێم بە ناوی هاوڵاتیانی عێراقەوە تۆمار دەکرێت. ئەو بڕیارەش بۆ چوونی جیاوازی بە دوای خۆیدا هێناوە و بەشێک لە وەبەرێن و خاوەن نووسینگەکانی کڕین و فرۆشتنی زەوی بڕیارەکە بە گرنگ وەسف دەکەن بۆ وەگەڕخستنەوەی جموجوڵی بازرگانی و ئابووری. بۆ ئەم زروفەی ئێستا کە بازار نییە هەمووی بەستویەتی و شتەکان هیچ شتێک ئیش ناکە بۆ ئێستا باش یعنی وابزانم لە بەغاش بڕیاری وانە کەشت نەکرێ بە ناوی کوردەوە. بەڕای من ئەو بڕیارێکی زۆر باشە. ئەو خەڵکەشی کە لێرە شتە کڕێ خۆ نایبا لێرە بەجێڵێ وەکو دوبەی مەسەلەن ئێستا لەوێنان مڵکێک بکڕای قامەت هاتی ئەوروپایە یعنی لە سلێمانی بۆچی یعنی بڕیارێکی زۆر باشە و خەڵکی سفادە دەکا و بازار ڕەکرێتەوە و زۆر شت دەگۆڕێ و کڕین و فرۆشتنیش دروستە بێ لە بازارە. وڵای کولایانی خراپ ئێمە نایزانین بەس کولایانی باشە بۆ بازار وەکنەوەی بازار باشە. بۆچی باشە؟ بۆی جرمجۆڵی بازار بێت ینی بازار ئێستا وەساوە بەعام ئەو کاتە بازار بکرێتەوە باشترە بۆ ئێمە. بەشێک لە هاوڵاتیانیش بڕیارەکەی پارێزگاری سلێمانی بۆ تۆمارکردنی خان و شوقە بە ناوی هاوڵاتیانی عێراقی و بیانیەوە بە نێرێنی لە قەڵەم دەدەن و پێیان وایە ئەو بڕیارە کاریگەری خراپ دروست دەکات. وەڵای خۆی دوو ڕووکاری هەیە، یەکیان ڕووکاری ئەمنێکەیە، دوو ڕووکاری ئەو کەسانی کێنە خانۆکەوە، سێ کە تەماشای عەرەبیەکەی بە 20 ماڵە عەرەب یەک خانۆکرێ بەڵام بەس 40 مناڵ 50 مناڵیە وا لێ گەڕەکەی سعاجی گەڕەکەش بەجێڵێ کۆمەڵی عەرەبی تری مشەخۆریەتە منتیقەوە خانۆکانی تری بەهەرزان نەکردنەوە. ناڵم باش و ناشڵم خراپە نیو بە نیو باش و خراپی هەیە. وەڵاهی برای بەڕێزم من ناڕازیم بەم حسابە چونکە کاتێ بۆ وەختی خۆی کورد و عەرەب وەکو براوا بوون وەک لە دایکێ بوون بەڵام ئێستا هیچ کوردێک ناتوانێت بچێ خانوێ بکرێت و تاپۆی کەن لەسەری. داواکاریم ئەوەیەکەوە بەخۆیان ناپشنەوە ئەم حسابە نەکەن. بڕیارەکەی پارێزگاری سلێمانی کە بە پشتبەستن بە پێشنیاری ژووری بازرگانی و خاوەن پرۆژە گەشتیاریەکان ئیمزای لەسەر کردووە لە ئێستادا کاری پێدەکرێت بەڵام هەر هاوڵاتێکی عێراقیە خودبیانی بێوێت خانوویەک لەسەر ناوی خۆی تۆمار بکات دەبێت داسایشی سلێمانی دوای بە دوواداچوونی تەواو ڕەزامەندی لەسەر دەرببڕێت. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.